لە ماوەی 16 ساڵی فەرمانڕەواییدا ئەمە 20مین جارە ئەنگێلا مێرکل سەردانی ڕووسیا دەکات. لەگەڵ گەیشتنی بە مۆسکۆ تاجەگوڵینەی لە بەردەم گۆڕی سەربازی وندانە. دواتر لە کۆشکی کرێمل ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیا بە چەپکە گوڵێک پێشوازی لێکرد. لە ساڵی 2014ەوە لە تەواوی دیدار و پەیوەندیە تەلەفۆنیەکانی نێوانیاندا کێشەی ئۆکراینیا زۆرترین سەرنجی خراوەتە سەر. ئەمجارە مێرکل دەیویست بەدەستکەوتێک لە مۆسکۆوە بچێتە کیف، بەڵام پێناچێت ئەم هەوڵەی هیچی لێسەوز ببێت. تری گفتوگۆی نێوان پوتین و مێرکل تایبەت بوو بە بارودۆخی ئەفغانستان و بیلاڕووسیا، بەڵام نەگەیشتن بە هیچ ئەنجامێکی کۆنکرێتی. مامۆستایەکی زانکۆ لە مۆسکۆ پێی وایە زۆرترین سەرنج لەسەر پرسی وزە بووە. من پێم وایە لەم دیدارەدا باسی داهاتووی ئەنگێلا مێرکل کرابێت، چونکە ئەو لە مەیدانی سیاسی دوور دەکەوێتەوە، بەڵام کاریگەریەکەی پرسی ئاسایشی وزەی ئەوروپا باسی گەرمی دیدارەکە بوو. ئەم کۆبوونەوەیە پاش دیداری مێرکل لەگەڵ جۆ بایدن لە واشنگتن و دیداری پوتین و بایدن لە ژنێف دێت. بێشک باز لە پرسی جیۆستراتیژی ئەڵمانیا کراوە، پرسی ئابووری ئەڵمانیا گفتوگۆی لەبارەوە کراوە. ئاشکرایە تەوژمی باکوورد و زۆربەی کارەکانی تەواو بووە و لەم نزیکانەدا دەکەوێتە کار. من وەک شارەزایەکی بواری دابینکردنی هایدرۆکاربۆن و هەناردەی بۆ ئەوروپا دڵنیام کە وڵاتانی ئەوروپا و بەریتانیاش واتە وڵاتانەی کەوە بەرهێنەرن و ئابووریان باشە بەبێ هایدرۆکاربۆنی رووسیا پەکیان دەکەوێت. ڕێگەی وزەوە هەژمونی خۆی بەسەردا دەسەپێنێت. ڕەوشی ئەفغانستان و قەیرانی ئۆکراینیا و بیلاڕووسیا و تەوژمی باکوورد و بۆ گواستنەوەی گازی رووسیا بۆ ئەڵمانیا گرنگترین تەوەری دیدارەکەی نێوان پوتین و مێرکل بوون. بێگومان پرسی ڕۆژهەڵاتی ئۆکراینیا بەستراوەتەوە بە بابەتی تەوژمی باکوورد و ئەم هێڵە گازیە ئامادەیە و هەنگاوێکی مەزن و سەرکەوتووی سیاسیە بۆ رووسیا و ئەڵمانیاش، بەڵام ئەڵمانیا نایەوێت رووسیا ئەم بابەتە وەک کارتی فشار دژی ئۆکراینیا بەکاربهێنێت. بۆیە مێرکل هەوڵ دەدات کە ڤلادیمیر پوتین ڕازی بکات بە هەماهەنگی بۆ جێبەجێبوونی ڕێکەوتنی مینسک لەسەر دۆخی ئۆکراینە. رووسیا ئامادەیە گاز بۆ دابینکردنی گەرمی و پرۆژەکانی ئۆکراینیا بنێرێت، بەمەرجێ کیێڤ هەماهەنگ بێت بۆ هێورکردنەوەی ڕەوشی ڕۆژهەڵاتی وڵاتەکەی. لەلایەکی ترەوە ئەم پرۆژەیە گواستنەوەی گازا لە ڕووی ئابووریەوە دەبێتە پرۆژەی ڕکابەر بۆ ئەمریکا، چونکە تەواوی ئەوروپا بازاڕێکی گەورەیە بۆ گازی هاتوو لە ئەمریکاوە. ئەم بابەتە لە دیداری نێوان پوتین و بایدن دیسان گەنگەشە کرا و هەندێک ڕێکەوتنی ڕانەگەیەندرا و ئەنجام دراون. لە ڕووی سیاسیەوە کاتێک رووسیا دەبێتە دابینکەری گاز، ئیدی سەنگی سیاسیشی کاریگەرتر دەبێت لە ئەوروپادا. بە درێژایی 16 ساڵی ڕابردوو پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و بەرلین لە سەردەمی ئەنگێلا مێرکل و ڤلادیمیر پوتیندا چەندین هەڵبەز و دابەزیان بە خۆیانەوە بینیوە. بەڵام پسپۆڕانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە مۆسکۆ دەڵێن ئەگەرچی لە زۆر پرس و بابەت نەگەیشتنە هیچ ئەنجامێک، بەڵام تەواوکردنی پڕۆژەی ستریم نۆرد و گەورەترین دەستکەوتی ئابووری و سیاسی مێرکل و پوتینە کە ئەڵمانیا و رووسیا لی سوودمەند دەبن. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ.